سەبارەت بە کێشە و گرفتی شۆفێرە بار هەڵگرەکانی مەرزی نەودەوڵەتی پەروێزخان لە کۆبنەوەیەکدا بەڕێ سەرپەرشیاری دارایی گەرمیان ئەوەی پێڕاگەیاندن کە هەموو کێشە و گرفتێک قابلی چارەسەرکردنە و ئەمانەش دیارە لە هەمە جۆرن لە جۆری ئۆتۆمبیلەکانیانەوە گرفتیان هەبوو و لە کۆبنەوەکەدا سەرپەرشیاری داری گەرمیانەوەی پێڕاگەیاندن لژنەیەک لەلایەنە پەیوەندیدارەکان پێکەهێنرێت بە مەبەستی بەدەچوون بۆ کێشە و گرفتەکانیان و ئەوەیشی کە پەیوەستە بە دیوی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە راپۆرتێکی وردبی دەنێ بە مەبەستی گفتوگۆکردن لەگەڵ سەرقۆنسڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان و ئەوەش هەر بە قوبوڵی چارەسەرە زانێ و ئەگەر پێویستکە لە ئێمە سەردانیان بکەین ئەوان سەردانیان بکەن و ئەوەش پێڕاگەیاند بە مەبەستی ڕێخستنەوەی ناو مەرزەکە و لە ڕووی خزمەتگوزاریەوە هەر ئالێتێک پێویست بێت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بۆەوەی بتوانن کێشەکان چارەسەر بکەن و ئەوەی پەیوەستە بە خودی مەرزەکەەوە ئەوانیشی ڕاستپارت کە هەماهەنگ بن لەگەڵ شۆفێرەکانە بۆ بتوانن بە شێوەیەکی گشتی خزمەت بە بار هەڵگر و شۆفێرەکان بکەن لە پێناو ئەوەی کە بتوانین باشترین کار و باشترین هەلیان بۆ بڕەخسێ بۆ بتوانن بە باشترین شێوە ڕێک بخرێنەوە کارەکانیان ئەنجام بدەن.